هەوڵ دەدەن تێبگەن چۆن ژیانی خۆیان ڕێک بخەن، چۆن بتوانن مستەقبەلی خۆیان دابین بکەن. بەڕاستی ئەو جۆرە کۆڕ و کۆبوونەوانە یان ئەو جۆرە دەوراتانە زۆر زۆر زەڕورە لە بۆ بە تایبەتی لە بۆ کچووکڕانمان کە تازە دەیانەوێت ژیانی هاوسەریان پێک بینن، چونکە بەڕاستی ئینسان زۆر پێویستە شارەزای بەرنامەی ژیانی خۆی بیتن. خی گەورەکە ئەمەی دروست کردیە، هەروەها لە بەلاش ئەمەی دروست نەکردێ، بەڵکو هەلەو کاتێک کە خی گەورە ئادەمی دروست کردووە هەروەها خێزانەکەی لە بۆ دروست کرد، بە بەردەوامی خی گەورە بەرنامەی لە بۆ ناردن لە ڕێگای پێغەمبەرانەوە، کەواتە مرۆڤایەتی هە لە سەرەتای دروستبوونیەوە تاکو و کۆتایی پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسسەلام بە بەردەوامی زەوی و ئاسمان پەیوەندیان بەیەکەوە هەبووە. بەیەکەوە خی گەورە ڕەبتی کردێ لە بینی زەوی و ئاسمان بەهۆی بەرنامەکان کە لە ڕێگای پێغەمبەرانەوە هاتیە. ئەو بەرنامەی کە هاتیە بەڕاستی پەیوەندی بە ژیانی ئێمە وایە، کو عیبادەت بکەین، کو ژیانی خۆمان بەڕێوە ببین، لە هەر لە سەرەتای ژیانمانەوە چی بکەین چ نەکەین خی گەورە بە تەفسیلی باسی کردیە. یەک لەو شتانەی کە خی گەورە زۆر زۆر گرنگی پێدایە، زۆر بە تەفسیلی باسی کردیە، لە هیچ بەرنمەیەک لە بەرنمەکانی ئینسان وەکو دەتوان بڵێن کە دەڵێن بەرنمەکانی ئینسان بەرنامەی وەضعی بەو شێوەیە باسی ژیانی هاوسەرێتی نەکردویە، بەو شێوەیە باسی خێزان نەکرایە وەک لەوەی لە ئیسلام وەکو بەرنامەی ژیان باسی کردیە. خی گەورە زۆر بە تەفسیلی باسی کردیە لە پێکێنانی خێزان لە سەرەتاوە چۆن خێزان پێک دێتن، هەموو حکومەکانی نردۆتە خوارەوە بە ئاياتی ئەحکام خی گەورە تەفسیلی پێدایە. بابەتی ئەو ڕۆمان بەڕێزان ئەو بابەتەیە کە زۆر زۆر گرنگە. پێش ئەوی بچە پرۆسەی هاوسەرگیری پێویست دەکاتن لە کچان و لە کوڕانمان ئەو خاڵانەی کە باسی لێوە دەکەین کە زیاتر تیشک دەخینە سەری بە ئايات هەروەها بە حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام کە چۆن هاوسەری ژیانت هەڵبژێری یان کەسی بەرامبەرت چۆن هەڵبژێری، ئینجا چۆن کوڕەکە هاوسەرەکەی خۆی هەڵبژێری، هەروەها کچەکەش چۆن هاوسەرەکەی خۆی هەڵبژێریتن. لە پێش ئەوە بزانین کە خوشکانی بەڕێزم، برایانی خۆشەویستم، خێزان یەکێکە لە ئاەتەکانی خی گەورە. لە سوورەتی ڕوم خی گەورە باس لە ئاەتەکان دەکاتن، لە ئاسمان، لە زەوی، لە هەموو لە چۆن لە مانگ ئەستێرە خی گەورە و دروستی کردیە. یەکێک لەو ئاياتانەش خی گەورە باز لێوە دەکات، دەفەرمێ من ئاياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. کەواتە پەیوەندی نێوان هاوسەران یەکێکە لە ئاەتەکانی خی گەورە. ئەو ئاەتە یعنی وەکو چۆن ئاەتەکان، چکە بە خۆمان دەزانەمە ئاەتی مەقڕوعمان هەیە کە بریتە لە ئاەتەکانی قورئانی پیرۆز، هەروەها ئاەتی مەنظوریشمان هەیە بریتە لەو کەون و کائیناتەی کە خی گەورە لە بۆمەی دروست کردیە. اینجا پەیوەندی نێوان ژن و پیا و لە چوارچێوەی خێزاندا خی گەورە بە ئاەت ناوی دەباتن، دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا، يعني خی گەورە ئەو دوو کەسەی نێرومەیە لە یەک نەفس دروستی کردوون، بەمە بەس دروستی کردیە، هەروەها بە بەلاش دروستی نەکردیە. لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. ئەوە ئاەتە بەڕاستی بەڕێزان. اینجا ما پێش ئەوەی ینی دێنە سەر تەفسیلەکەی، پێم خۆش بوو پێناسەی خێزان بکەین سەرەتا. داوای بردون دەکەم بە کوردی حازرم کرد، بەس دیار و فۆنتەکەی وەری نەدەگرت، لۆی بە عەرەبی نووسیتمەوە، بەس ئینشاڵڵا شەرحی دەکەیم. لە ئیسلام دەوکو باسمان کرد زۆر گرنگی داوە بە خێزان، پێکێنانی خێزان، هاوسەرگیری. جا پێناسەکەی ئەوەیە تعریف الزەواج وەنیظام الئوسرە، یعنی پێناسەی خێزان، هاوسەرگیری و هەروەها سیستەمی خێزان بریتە لەو پەیوەندیە تونند و تۆڵە الرابطة، يعني الرابطة شرعية محكمة بين الرجل وامرأة، يعني ئەو پەیوەندیە تونند و تۆڵەیە کە لە نێوان ژنێک و پیاوێک پێک دێتن. کەواتە لێرەمە لەسەری ڕابوەستین.
خێزان تەنها لە ژن و پیا و پێک دێتن. ئەوە ناوی خێزانە. لە شەرعدا هیچ زۆرە پەیوەندێکی تر پێ ناگوترێت خێزان. مەسەلەن بۆ نمونە ژن پیا و پیاو، یعنی ئەو پێناسانە زۆر پێویستە چونکە ئێستا بە خۆمان دەزانین ئەوەی کە ئێستا هەوڵ دەدرێتن لە بۆ پێکهێنانی یعنی کوڵێ لادان لە فترەتی ئینسان، یعنی فترەتی ئینسان خی گەورە کە دروستی کردێ دەبی ئەو پەیوەندیە بیتن لە بینی ژن و پیاو. ژن و پیاو یعنی غەیری ژن و پیاو ناتوانن خێزان پێک بینن. ئەگەر هەر پەیوەندیەکی تر هەوڵ درا دروستی بکەن لە شەرعدا مەردوودە، یعنی حسابی لە بۆ ناکرێتن، جێ نابتەوە، ناوی لێ نادرێ خێزان. کەواتە خێزان تەنها لە نێوان ژن و پیاوێک پێک دێتن. رابطەکەش گوتمان پەیوەندەکەش پەیوەندێکی شەرعیە، لە وەکو بڵێ لە ڕۆژی ڕووناکە ئەو پەیوەندیە. لێ کاتێکە دوو کەس هاوسەرگیری دەکەن یەکێک لە شەرتەکانی ئەوەیە بکرێتن ئیعلام بکرێتن، ئاشکرا بکرێتن، بەنهێنی نەکرێتن. ئەو پەیوەندیە بە شێوەیەکی بەردەوامە، یعنی ئەو عەقدەی دەکرێت لە بینی ژن و پیاو لە بۆ ماوەیەک نییە، یعنی ئەو عەقدەی کە دەکرێتن لە بینی ژن و پیاوە لە بینی دوو هاوسەرە ئەوە نییە وەقتی تێدا بیتن، یعنی لەناو عەقدەکە وەقتی تێدا نییە. ئەگەر وەقتی تێدا بیتن ئەو عەقدە دروست نییە، شەرعی نییە. هەروە بێتەوە مەکان و زەمان و هیچی تێدا نییە، بەڵکو پەیوەندیەکە عەقدەکە بە مەبەستی بەردەوامیە، یعنی ئەوە نییە لە بۆ وەختێک بیتن و کۆتایی پێبێتن پەیوەندیەکە لەبەر هەر مەبەستێک بیتن، نەخێر، دەبیتن پەیوەندیەکە بە شێوەیەکی بەردەوام بیتن. ئەسڵ وایە تاکو ژیانیان مابی ئەو ژن و پیاوە بە یەکەوە بیتن. تەلاق حالەتەکی تاریئە، وەکو بڵێ لە بۆ حەلی مشکلەیە، ئەگەنا ئەسڵ نییە لە مەوزوع لە بینی لە نەناو عەقدی هاوسەرگیریدا. هەروەها لە ناو عەقدەکەش دەبی ڕیزای هەردوو تەرەفی تێدا بیتن، بە ڕەزامەندی هەردوو لا بیتن، یعنی نەدەبی کچە تۆ بزی لێ بکرێن، نەدەبی کوڕە، بەڵکو دەبی بە ڕەزامەندی هەردوو لا دابیتن. ئەو بەشێکە لە عەقدەکە. ئەوجا وفقە ئەحکام مفەصلە شەرعەن، ئەو ئەحکامانێک کە پەیوەندی بە پێکهێنانی خێزاندا زۆر بە تەفسیلی باس کرایە. ئێستاما ئەو ئەحکامانە باز دەکەین کە چۆن کوڕ هاوسەری خۆی هەڵدەبژێریتن لەسەر چ ئەحکامێک، هەروەها کچەکەش چۆن هەڵی دەبژێریتن. لە بیدایەتدا مە بازدا ئاەتەکان دەکەین. پێش بینە سەر ئاەتەکان وەکو باسمان کرد پێکهێنانی خێزان هەر ئەوهالە نییە وەکو بڵێ شتێکی هامشی بیتن بە نەزوەیەک بیتن یان شتێک بیتن و حەزی لێ دروستی بکات دوای کۆتایی پێ بینیتن، نەخێر، بەڵکو کۆمەڵێک مەقاسدی شەرع لە دوایدایە، یعنی مەبەست لە پێکهێنانی خێزاندایە. یەکێک لەو مەبەستانەی کە پێویستە دابین بیتن، یعنی مەقسەدێکە لە مەقاسدی شەرعی پێکهێنانی خێزان ئەوەی حفظ النەسلە، یعنی الجنس حفظی جنسی بەشەری، یعنی خوای گەورە کە و کاتێک کە ئینسانی دروست کردیە لە ئادەم و حەوا بوو، دوو کەس بوون، بەڵام چۆن ئەو حالە نەوەی لێکەتەوە بە پەیوەند ئەو پەیوەندی شەرعی نێوان ژن و پیاو بوو کە منداڵ کەوتەوە، وەی لێهات ژیان ئاوەدان بۆ سەرزەوی ئاوەدان بۆوە. کەواتە یەکێک لە مەقاسدەکان ئەوەیە کە نەوەی نوێ کە بێتەوە کاتێک کە هاوسەران پێکدێن هەر خۆیان وەکو غەریزەیەک حەز دەکەن کە منداڵیان بیتن، ئەوە تحقیقی ئەو مەقسەدەمان لە بۆ دەکات. دووەم تحقیق السەکەنی والمەوەدە والرەحمە، وەکو تازە باسمان کرد گوتمان زەواج لتەسکونوا ئیلەیها وجعل بینەکم مەوەدەة وڕەحمە، کەواتە یەکێک لە پێکهێنانی خێزان ئەوەیە کە ئەو خێزانە ببتە سوکنایی، ببتە هێلانەی ئارامگیری لە بۆ نەوەکان، لە بۆ هەردوو ڕەگەز، لە بۆ هەردوو هاوسەر، هەروەها لە بۆ نەوەکانیشیان، یعنی تێدا ئەمن و ئاسایش تێدا جێبەجێ بکرێتن، تێدا خۆشبەختی بێنێتە دی لە بۆ هاوسەران، خۆشبەختی بیتن، هەروەها ئارامی و خۆشەویستی. ئەو ئارامی و خۆشەویستە لە هیچ جێگایەک نایەتی دی ئیلا لە ناو خێزان دێتە دی، یعنی هەوڵ بدرێتن ئەگەر بێتن و خێزان یعنی شوێنی تر دابین بکەن لە بۆ ئەوەی ئارامی و خۆشبەختی دروست بکەن، نەیانتوانیوە. ئەوە خوای گەورە وای کردیە کە خێزان ببێتە هێلانەیەک لە بۆ سەکەن و مەوەدە و ڕەحمەت.
خوای گەورە بە فترەتەن ئینسانی بەو شێوەیە دروست کردیە کە حەز بکاتن لەناو ئەو هێلانەیەدا خۆی ببینتەوە. حفظ النەسەب یعنی پارێزراو بیتن، ئەو کەسەی کە خێزان پێک دەینیتن نەوەیەک دەینتەوە نەوەکان واتە لێرانە خوای گەورە کۆمەڵێک ئەحکامی کردێ لە بۆ حەفظی نەسەب ئەوەیە کە زینای حرام کردیە، هەرچی ئەنواعی زینا وەکو بڵێ پێگەیشتن و ژن و پیا و بە حرامی خوای گەورە حرامی کردێ لۆ لە بۆ ئەوەی نەسەب بپارێزرێتن بە بۆ ئەوەی ئەو منداڵێکە دێتە دی داک و بابی دیاربی لە ناو خێزانێک بیتن، شەرمی بەخۆی نەبی کاتێک کە دێتە ناو مجتەمع داچی ئەوەیە بابی ئەوەیە، کەواتە یەکێک لە مەقاصدی پێکێنانی خێزان ئەوەیە کە حفظی نەسەب بیتن، یعنی داک و باب دیاربی، کەس و کاری دیاربی، عشیرەتی دیاربی، قەومەکەی دیاربیتن. ئەگە خوا نەخواستە ئەو ژن و پیاوە لە حرام یەکدریان کرد ئەو کاتە ئەوە ون دەبیتن، ئەو کەسە دەبتەمایە شەرمەزاری هەم لە بۆ خۆی لە بۆ ناو مجتەمەعەکەشی. حفظ التدين في الأسرة يعني باراستني دين لناو خيزان، هل لناو خيزانة براستي نەوەکان پەروەردە دەکرێن، چونکە مەدەزانی ئینسان هەر ئەوەنیە جسمەک بیت جەسەدەک بیتن و پەروەردەی مادی بکرێتن و خواردنەوەی لە بۆ بکرێتن، نەخێر عەقلی هەیە، ڕۆحی هەیە، هەروە بێتەوە نەفسی هەیە، جەسەدی هەیە. لەناو خێزان گرنگی دەدرێت بەو شتانەوە کە ئەو ئینسانە هەم چۆن جەسەدیەن گەورە دەبیتن، منداڵێکە تازە لەدایک دەبیتن بەرەبەرە گەورە دەبیتن، لەگەڵ ئەو گەورە بوونەش دەبی عەقلی گەورە بکرێتن، احتمام بە عەقلی ئەو منداڵە بدرێتن بەوەی کە فێرە خوێندەواری بکرێتن و فێرە علم و معریفەتی بکرێتن و هەروە بێتەوە ڕۆحی نەفسی ئەو ئینسانە بەوەی ئەو منداڵە بەوەی پەروەردە بکرێت بە پەروەردەیەکی ئیسلامی کە ئیتصال بکە لە بینی خۆی و خوای گەورەوەی لێ بکەی کە لەگەر منهەجی خوای گەورە ئاشنای بکەی. ئەوانە مەقاسدی دەتوانین بڵێن زەواجە. دێنە سەر ئەو بنەمایانەی کە پێویستە ئێمە لەسەری بڕۆین، چ کوڕە چ کچە، بۆ ئەوی بتوانین عەلا بەیینە بتوانین هاوسەری ژیانی خۆمان هەڵبژێرین، یعنی هەروەها لە هەڕەمەچی نەبیتن، چونکە وەکو باسمان کرد خێزان زۆر گرینگە، مادەمەی ئەوەندە گرینگە خوای گەورە زۆر گرنگی پێدایە، ئاياتی سەریحی لەسەر ناردۆتە خوارەوە، کەواتە ئێمەش بەقەدەر ئەو گرنگیەی کە باسی لێوە دەکاتن ئێمەش دەبی گرنگی پێ بدەین. هەر شتێک کە خوای گەورە زۆر گرنگی پێدا دەبی ئێمە گرنگی پێ بدەین وەکو موسڵمان، چونکە مە دەزانین ئەمە لەسەر خوای گەورە منهەجی لە بۆ ئێمەدانە، منهەجی ژیانمان، کەواتە پێویستە ئەو منهەجە ئێمە شارەزای بین لە هەموو شتێکە. کو ئێمە عیبادەت دەکەین، دەزانین نوێژ کو دەکرێتن، هەمووی ئەرکانەکانی شروتەکانی هەمووی دەزانین، فێر بووینە بەو شێوەیە نوێژەکەمان صحیح دەبی ڕاست دەبیتن ئەگەر لەسەر ئەو ئەرکان لەسەر ئەو شروتانەی کە لە فەقه دیاری کرایە عینەن خێزانیشت فەرقی نییە. بەو شێوەیە خوای گەورە کو ئەحکامی لە بۆ نوێژ ناردیە، کو ئەحکامی لە بۆ حەجکردن ناردیە، کو ئەحکامی لە بۆ مثلەن ڕۆژ ناردی، ئەو هاش ئەحکامی ناردیە لە بۆ زەواج، لە بۆ هاوسەرگیری. اینجا بەچ دەست پێ دەکا، بەوە دەست پێ دەکا کە لەو کاتێکە ئەگە کچەکە بڕیار دەدا یا کوڕەکە بڕیار دەدا کو هاوسەری ژیانی خۆیان هەڵبژێرن. خوای گەورە لە سوورەتی بەقەرە دەفەرمیتن ولا تنكحوا المشركات حتى يؤمنن ولا أمة مؤمنة خير مشركة ولا مشركة ولو أعجبتكم ولا تنكحوا المشركين حتى يؤمنوا ولا عبد مؤمن خير مشرك ولو أعجبتكم أولئك يدعون إلى النار والله يدعو إلى الجنة والمغفرة بإذنه ويبين آيات للناس لعلهم يتذكرون. لو آية بيروزا خواهي قورا بيمان دليتن لسرتا ولا تنكحوا المشركات، يعني أوا لبو تشيا لبو قرانا لبو كرة كتشي دكات هاوسري خوي قورا ليرانا حرامي دكا لسر إنساني مسلمان إنساني إيمان دار كإنساني تشي مشرك بخوازيتن إنساني تشي مشرك بخوازيتن لو أولئك يدعون إلى النار والله يدعو، يعني أوانا كواتا دبي بيوندي پێش هەموو شتێک پەیوەندی نێوان هاوسەر ئەو کوڕێک کە هاوسەرەکەی خۆی هەڵدەبژێری دەبی لەسەر چ ئەساسێک لەسەر ئەساسی بیر و باوەڕەکەی خۆی هەڵی بژێری، ئەو عەقیدەیە هەڵی بژێریتن، لەسەر ئەساسی تەوحید هەڵی بژێری،
ئەو کەسێک کە هەڵی دەبژێری دەبی وەکو خۆی دڵی پڕبی لە ئیمان بەخوا بە ڕۆژی دوایی بە پێغەمبەران نابیتن کەسێک هەڵبژێری کە عەکسیوی بیتن کە دڵی وی وەکو بڵێ خالی بیتن لە ئیمان بەخوا و بە ڕۆژی دوایی و بە پێغەمبەران و بە کتاب و بە ئیسلام کەواتە دەبی لێرە ڕوو لەوا دەکات لە قورئان دەکەکە دەفەرمیتن ولأمة مؤمنة خير من مشركة ولو أعجبتهم يعني حتى أجر أما چيا لا وقت خوي يعني عبد هبوا لجنو لبياوان أو زبجنان دلي أما أو أما دليتن أجر أمايك يعني عبدك بو أجر إيمان دار بو زور خيري باشترى لويكا مشركك بيتن كأتو حسن الزمالي اللي رازي بوي بيت خوش بو يعني حزت كر أي بخوازي كواتا بيش هموش تقتو دبيت سهل بجيري دينو إيماني كتكهل بجيري أو بنص آيات يعني لو لما دينا أو آياتها تخواروا ولو لما كانها تخواروا تسونك لما كا هشتا أو آياتي أحكامنا هات بخواروا بيشتر مثلا زوازك ببو كاتي كجنكا إيماني هنايا پیاوەکە ئیمانی نەهینایە هەبە مشریکی مایتەوە ئیتر نەیانتوانێت دەسەڵاتیان نەبووە کە ئەو دووەلێک جیاب بکەنەوە بەڵام کاتێک کە چوونە مەدینە مسلمانە ئەلەوێن دەری ئەو قرا ئەو ئاەتە ئەحکامە هاتە خوارەوە کە ئیدی دەبی ئینسانی ئیماندار چێ بینیتن ژنی پیاوی ئیماندار ژنی ئیماندار بینیتن حتى لبو أوش لبو جنانش عينا ديسانك ولا تنكحوا لبو تشيا لبو أولياء أمور كتانا سنك كرد تواني بخوي جن بينيتن بلام كت ناتواني خوي بمير بداتن لبي إلا ولي أمري هبيتن أو زور مهمة كتكانم أقاتن لو خالي بيتن سنك بناوي آزادي آفرتو أوانا هل من نخلتينن كتان من هل نخلتينن لناو خيزانيان دربينن سنك لمصلحتي كت أودايا كولي أمري بميردي بداتن نك خوي بمير بداتن بتي يچك لسزاده ببين تو بتي خوي لي مارا بكاتن اگاتان ليبي سونك او خيزانه بناو پشتیوانی توا باش اوي كتو ميرديش دكي لناو هاوسري لجياني هاوسريش دبيتن پشتو بناي تو دبيتن او خيزانه گوركا كداكو بابتو براتا كواتا ببي ولي أمر ناتواني كس خوي بمير بداتن لوي خوي گەورە ڕوو لە چێ دەکا لە ئەولیای ئومور دەکاتن کە کچەکانتان نەدەنە پیاوی مشریک حتى ئەگەر ئەو پیاوە مشریکەی کە ئەتو پێشت خۆشەمە ڕەنگە دەوڵەمەند بی ڕەنگە دەسەڵاتدار بی ڕەنگە هەر شتێک لەو شتانەی کە خەڵک پێ مەبەستیتی کە کچەکەی پێ بداتن نابی پێی بداتن لۆ چونکە لە دڵی ئەو دوو کەسە وەکو یەک نییە هەردووچیان پڕباوەڕ نییە دڵیان جیاوازە یەکێکیان پڕ بە ئیمانێکیشیان پڕ لە چیە لە شرکە لۆ ئەوخوای گەورە دەفەرمێ ئولئیکە یەدعون إلى النار أولئك يدعون إلى النار والله يدعو إلى الجنة والمغفرة بإذنه ويبين آياته للناس لعلهم يتذكرون أو آياتي خواي جورا لبومان روندكاتوا هروها خواي جورا لسورة النساء ديسان دفرمي والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم كتاب الله عليكم وأحل لكم ما وراء ذلكم أن تبتغوا بأموالكم محصنين غير مصافحين فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة أو آية لباش أو آياتها التخواروا كباسي محرمات من النساء دكاتن يعني كومالك جنهنا كلبياو حرام كرايا انزا خواي قولة أليرانا باسي أو دكاكا وأحل لكم ما وراء ذلكم يعني كومالك أو داكا خشكا من دالي برا يعني ولا سورة نساء قبت يوسر آياتكي بازك كأوانا محرمات بياو ناتوان أوانا بينيتن بلام وأحل لكم ما وراء ذلكم يعني لباش أوانا دتواني هركسيك بيني محصنين غير مسافحين يعني ليرانا أو محصن شيء أو بياوية كخوي دباريزيتن لزنا لفاحشة أو آقامالي يعني أليرا من أو كلمة لسري رابقرين بيوي سراب وسين كبياويش بيويستا
خۆی بپارێزی کەواتە ژیانی هاوسەرگیری تەواو خێزانی تەواو پێک دێ لە دوو ژنی پاک وەکو چۆن گوتمان بیر و باوەڕێکی پاک بیتن دەبی ئەو کچ و کوڕەش پاک بن یعنی سابقەیان نەبی لە زینا و لە فاحشە محسنینە غەیرە مسافحین غەیرە مسافحین یعنی چ بن خۆیان پاک ڕابگرن داوێنی خۆیان پاک ڕابگرن تووشی زینا و فاحشە نەبن کەواتە کچ لێرە دەبی لە دوو چ بیتن لە دوو پیاوەکی پاک بگەڕێتن لێرانە هەروە چۆن پیاویش عینەن لە دوو ژنی لە سوورەتی مائیدەش دیسانە کە خوای گەورە ڕوو لە هەردوو دوکان دەکە دەفەرمێ اليوم أحل لكم الطيبات وطعام الذين أوتوا الكتاب حل لكم وطعامكم حل لهم والمحصنات من المؤمنات والمحصنات من المؤمنات محصن أو كتباريز راوزا كلمة محصن لبو جني جديتن كاتك هاو سرجيري دكاتن ببياوكي محصن دبيتن يعني وكو قلغانك بياوك دي باريزيتن هروها لبو كتاني جديتن كعفيفات يعني طاهرات وكو مريم عذراء ضلين عفتي هي باكي زي هي داوين باكا نموني مريم أزو محصنات أويا كواتا بياوش كاتك لدو جنتي كتشي دقري دبي أو كتانا بيتن كخوانا خواستا خاون سابقي خرابي هبيتن محصن بيتن والمحصنات من الذين أوتوا الكتاب لقت أصحابي كتاب يعني أواني مثلا يهودي نصراني أواناش أحكامي خويا أقوانا مشرك نبن أو أحكامي خويا براسي ناتي نسري أو زخواي يقول دفع إذا آتيتموهن أجورهن أو لسر بياوك مهر أو لسر بيدا دي سانا كديز رولة شدك لبياوكان دا محصنين غير مسافحين أوانش عينا بياوكانش محصنين غير مسافحين أوانش عينا سبن داوين باق بن هروها سنبن خاون علاقاتي غير شرعي نبن ليرانا بريزان هروها دفرميتن ولا متخذي أخدان شيا أو كسانا وها بوي فريند وجيل فريند جمال ليبوانيا كواتا دبي هرتي كرة كتيك هالبجيريتن وكو باسمان كرت خاون علاقيتشي ناشرعي نبيتن بتسيتن لقر قرآن رابيري بكيف خوي كوريج لقا كتان رابيري بها وغير ليرانا ولا متخذي أخدان هم كركا هم كتكا كواتا أوشتاني كدي إسالنا ومجتمعي إيما دكريتن تشجيعي كتان وقرآن ما عندكن لسر أوشتانا براستي أو حرامة أو تخواي قولي حرامي كردية أو علاقة يعني أو خيزاني كلسر أو شتانا بيقدلو يتمشادكين براسي طلاق زور بوا لو كتسد سيدري كرشي ديتسيتن بدواي كرك دقريتن هلي دبجيريتنو بتايبتي يعني دبي كتان من زور وريابن لوي وش بيم باس مان كرت كتس هول نادا هاوسر لو خوي بيابكت سنك كتس مطلوبة كتس داوا دكري لچه داوا دكري لخيزانكي كر طالبة أو كرة دەچی دەبینتەوە و بڕواژ بکان کچینە ئەگەر بەو شێوەیە بتەوێتن دڵی کوڕێک لە بۆ خۆت ڕابچێشی عەقڵی ببەی چونکە کاتێک کە عیلاقە لە بەینی کچێک و کوڕێک دەبیتن هەڵبەتە شەیتان دێتە بەینیان عەقڵ ئیش ناکە بەس هەوا و هەوەس ئیش دەکاتن لێران ئەو هەوا و هەوەسە موقەتە فترەیەکی موقەتە دەڕوا باش ئەوەی کە شەیتان ئیشی تەواو دەبیتن ئیدی ئەوجە عەقڵ ئیش دەکاتن ڕەنگە ئەتوو کاتێک کە ئەتوو عەقڵی کوڕەکەت بردبیتن هەوڵت دابیتن ئەو کچەی ئەو کوڕەی لە بۆ خۆت ڕابچێشیتن دوای پاشانەکە مشکلە دروست دەبیتن دەڵێ ئەمن ئەوە بوو هەڵمژارد بوو کەواتە دەبی ئەتوو لە ماڵی خۆت دابنیشی خەڵک بێتە ماڵت لە دەرکەتدا معەزەز مکەڕەم داوا بکرێی لە چێ لە خێزانەکەت باشە ئەوە زۆر مهمە
لێ پێویستە ئەو حەقەتە بزانن. کوڕیش وەکو باسمان کرد تاڵبە، ئەو هەوڵ دەدا بچی لە دوو کچێک بگەڕێتن، هەوڵ نەدا علاقەی لەگە کچێک دابنێ دیسانە کە هەوا و هەوەس تەحەکوم دەکاتن. عەقڵ لێرە دەوری نامینێت. ئەو کاتەکە عەقڵ نەما ئیدر شەیتان دێتە بینی، ئەگە علاقەتەکەش دروست بوو موعەقەت دەبیتن و ئەو لێ ئەو خێزانەنە یعنی وها بە ئاسانی هەڵدەوەشێنەوە بەداخەوە، یعنی بەداخەوە ئێستا تەمەشا دەکەین تەلاق دەسن زۆر بووە. لێ پێویست دەکا ئەویش لە دوای ئەو مواسەفاتانێن ئەو سفەتانە بگەڕێتن کە خوای گەورە لە بۆی دیاری کردیە، کە لە بۆی دیاری کردیە لەو سفەتانە زیاتر نەڕواتن، چونکە دینی ئیسلام دینی فترەتە. ئەو فترەتە کەنجینێ ئیش دەکاتن ئەگەر ئەتوڕود لە خوای بیتن. فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله، يعني كنجين فطرة إنسان بباچی دەمینێتە و کاتێک ئەو ئینسانە ڕوو لە خوایە، بەڵام کاتێک کە شەیتان دێتە بین و نەفس و هەوا و هارەس و ئەوانە دەست پێ دەکاتن، ئیتر ئەو فترەتە وەکو بڵێ نامینێتن، ئەو کاتە عەقڵی ئیش ناکاتن، ئەو کاتە بەس هەوا و هەوەس ئیش دەکا، ئەو کاتە ئەو اختیارێک کە ئەتو دەیکەی اختیارێکی ڕاز نابیت دروست نابیتن، لۆیە چ دەبیتن؟ لۆیە مەشاکل دروست دەبیت، کێشە دروست دەبیتن و ئەو کێشانێکی ئێستا ئەمە دەیبینین دروست دەبیتن. گەر تەمەشا بکەین بەڕێزان ئەو ئاەتانی کە تازە باسمان کرد، لێرە لەو سوورەتەش کە خوای گەورە دەفەرمێ الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله واللاتي تخافون نشوزهن فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن فإن أطعنكم فلا تبغوا عليهن سبيلا إن الله كان عليا كبيرا. أو آية بيروزج لسورة بقرة رنقبلين أو آية تبيوندي بموضوعها أجت مشاي أو آية تبكين أجت مشاي أو آية تبكين دەتوانین صفەتی پیا و ژن لەو ئاەتە پیرۆزە دەربینین، کچانمان ئێعتیمادکەنە سەری لە بۆ ئەو سفەتانە هەڵبژێرن، لە بۆ ئەو پیاوەی کە هەڵی دەبژێرن، هەروەها کوڕانیشمان ئەو سفەتانە یعنی وەکو بڵێ تەرکیزکەنە سەر ئەو سفەتانە کە هاوسەرەکەی خۆی پێ هەڵدەبژێریتن. خوای گەورە دەفەرمێ بما فضل الله بعضهم على بعض. لە پێش ئەو ئاەتە خوای گەورە لە هەلە سوورەتی نیساء باسی دەکا للرجال نصيب مما سبحان الله وآياتي كخواي قورة دفرمي للرجال نصيب ما اكتسب وللنساء نصيب ما اكتسبنا واسأل الله من فضله. يعني خواي قورة إنسان كان دروس كردية لجنو لبياو كوماليك مؤهلات رايت بياو، يعني كوماليك مواصفات كوماليك خصائص طيبا من رايت بياو كوماليك خصائص رايت الجن بفطرة أو كومال خصائصي كلا جن داي أو كومال خصائصي كلا بياو داي هردو چان بيكوا سدروز دكان هردو چان بيكوا يقدر تواو دكان بيوز ناكاتن جن وكو تمنى بك وكو بياوي ليبي بياويش تمنى بك وكو جني ليبيتن كواتا ليرانا خصائصي بياو ليرتسيا ليرة خواي قولت بما فضل الله بعضهم على بعض، هندك خصائص جن هيتي هندك خصائص بياو هيتي ئەوەی کە پیاو ئەو توانە و قووەتەی دایتێ کە دەتوانیتن کاسبی بکە بستە دەرەوە ئیش بکاتن معیشەتی خۆی و ماڵ و منداری پیا بکاتن، یعنی ئەوە بەڕاستی تایبەتمەندیەکە پیاو هەیتی ئەو توانەی درایتێ کە دەتوانیتن ئیش بکا لە دەرەوە هەموو جۆرە ئیشێک بکە ئیشی زۆر یعنی ژن ناتوانیتن بەو ئەوەیە کە هەیتی بەو تایبەت یعنی دەتوان بڵێن جسمی ژن تحملی ئەو مەشەقەتە ناکە لە دەرەوە وەکو پیاو تحمل دەکاتن. خۆی گەورە ئەوەی دایتێ ژن چی درایتێ ئەو عاتفەی درایتێ ئەو سۆز و بەزەیەی درایتێ کەی و منداڵەکانیشی دەپارێزی ئەوە حافظات للغیب بما حفظ الله ها واللاتي تخافون نشوزهن، يعني أجا صالحات وقانتات وحافظات للغيب نبو أو نشوزي دبي، يعني أجا مواصفاتين نبو أوجنا لمالكي
يعني دەرچ لەو حدودەوە منهەجی خوای گەورەیە دەبی ژنوابی لە ماڵی مێردەکەی ئەگەر لەسەر ئەو منهەجە نەڕۆیشت ئەو کاتە پیاوەکە ئەو مواصفاتی پیا و کۆ لێرانە چ دەکاتن دەبی بێ عیلاجی ئەو مواصفاتی پیا و دەبی بەو شێوەیە بە حکمەتی هەبی ئەلێرانە پیاوێک هەبی سەبر و تەحەملی هەبی بتوانی لەسەر ئەو منهەجە بڕواتن ئەو تەحەمل و سەبرەی هەبی کە کوژنەکەی نوشوزی هەیە بهینتەوە سەر ڕێگای هەر یەکە و سەر بەڕێی نەکاتن هەر یەکە و سەر خێزانەکەی تێک نەدا بە مجەڕەد هەر بە مجەڕەد وەکو بڵێ غەڵەتێک لە ژنەکەی دیت نە بزانە تەماشای سەبر و تەحەملی پیاوەکەی ئەوە وەسفەکە لە بۆ پیاو کە ژن کە کەس بتوانی بچی ئەو وەسفانە هەڵبژێری لە هاوسەری بەرامبەری بزانە چ دەکاتن پیاوەکە فەعیظوهن نەسیحەتی بکە ئامۆژگاری بکە ئەوە دەوری پیاوە لێرە ناو خێزان بتوانی ئامۆژگاری خێزانەکەی خۆی بکە کاتێکە لە خەت دەردەچیتن ئەوجە ئامۆژگاریکردن ئەوهان نەبیتن یعنی وەکو بڵێ لە ناو ئاشک بە ئاشکرایی و حەیایی ببا و کوبڵێ لە ناو خەڵک بیتن نە دەڵێ فەعیظوهن دەرێ بەو شێوەیە بیتن چۆنە تو منداڵەکە دێی دەتەوێت ئیشەکی باشی پێ بکەی دێ هەندێک هەدیەی لە بۆ دەکڕی وەی لێ دەکەی دڵی لە بۆ خۆت ڕادەچێشی هەتاکو بە قسەت بکە پیاویش دەبی وە بکاتن ئەگە دیتی ژنەکەی لەسەر ڕێی لایدایە دەبی بێتن دڵی ژنەکەی لە بۆ خۆی ڕابچێشیتن هەتاکو ئەو بەرنامە ئەو پەیامێکی ئەو هەیەی لە بۆ ژنەکەی خۆی بگەینیتن هەتاکو بینتەوە سەر خەت ئەو نوشوزەی کە هەیەی عیلاجی بکە وەسفەی زۆر جوانە ئەگەر پیا ئەو سفەتەی هەبیتن کە ئەو سەبر و تەحەملەی هەبیتن بتوانی کە بەو شێوەیە معالەجەی خێزانەکەی خۆی بکاتن هەروەها یەکە و سەر بەڕێ نەکە ئەوە فەعیظوهن ئەگەر هەر نەهاتە سەر خەت وەهجرهن لە چێن دەرێ فی المەضاجع دەرێ لە ناو جێگاکەت و وەکو بڵێ هەندێک دەڵێن وەهجرهن یعنی وەکو بڵێ چییە بە غەڵەتی لێ نە وەهجرهن یعنی ئەوە نییە بتو ماڵی لە بۆ بەجیبێلی لە ناو غورفەی نۆمیە لە ناو غورفەی نووستنە لەگەڵیتی لە مەضجعیشە لەسەر جێ خەوتنیشیتی بەڵام بەس چی دەکاتن پشتی تێدەکا کەواتە ئەسڵ وایە پیاو قەت پشت لە ژنی نەکاتن یعنی ئەوە نەبی هەروەها بکە تووڕە بیتن بە مجەڕەد شتێکی بەسیط لە بینیان بیتن پیاوەکە تووڕە ژنەکەی خۆی بەجیبێلی نابیتن بە هیچ نەوعەک پیاو جێگا بەجیبێلیتن ئللا لە کاتی نوشوز لە کاتێک کە ژنەکەی نوشوزی هەیە نوشوزی شەرەوەها بە ئاسانی نییە دەبی تەحقیق بیتن تحقیق بکەن نەکە مخالفە یعنی شتەکە ژنەکە بڕێک تۆزێک دەنجی هەڵبڕی و شتێکی کرد بڵێ یەکسەرەوە بڵێن ئەوە نوشوزی هەیە نە نوشوز وەکو بڵێ کۆمەڵێک مواصفاتە وەکو باسمان کرد ئەوەی کە تازە باسمان کرد ئەگەر حافظات صالحات نەبی حافظات للغیب نەبیتن یعنی تحقیق بیتن بە ئەدلە ئەو جێڵە دەچیت ئەو شتانی لەسەر تەطبیق دەکا ئەگەر ئەوەش هەر نەبوو وەضربوهن ئەو ضەربە زۆر جار هەیە دەڵێن ئەوە وەکو ئاەتێک ئەوە قەوامەت لە بۆ ئەوە نییە دەسەڵاتی پیا و ژنی پێ بچەوسێنتەوە زۆر جارەوە باز دەکرێتن بەڵام ئەوە قەوامەتە بەو شێوەیە کە جێبەجێ بکە ئیشەکەی ابن کەثیر ڕەحمەتی خوای لێبی دەڵێ قەوامەت تەربیەتە تەئدیبە زۆر جار هەیە لێ لێرانە ئەو وەضربوهن ضەربەکە کووە ئەوە نییە لە بۆ ئیهانەکردنی بیتن یان لە بۆ نە ئەویش عینە لە بۆ ئەوی هاتنە سەر خەتە زۆر جارها شەقەک لێ دەدرێ وەکو بڵێ ئەو شەقەیە پڕ لە عەطف و حەنان بیتن لە بۆ ژنەکەی تاکو بەهۆی ئەو بەخەبەری بینیتن یعنی بەخەبەری بینی نەگوێی لێ بکە تووشی ئیهانەی بکاتن و حتا زەربەکەش
دەڵێن بە سیواکە، یعنی بەو شێوێ نەبی ئازار و ئەزیەتی ژنەکەی پێ بدرێتن و دەم و چاویشین و مۆر بکرێتن و سبەینێ نەتوانی بستە ناو خەڵک، یعنی ها زۆر جار ئەوە دەکرێت بەڕاستی ئەلێ لەو ئاەتەدا هەر ئەسڵەن کە ئیسلام ئیتیهام دەکرێش بۆ هەر لەسەر دروزەکە کە دەڵێتن ڕێگە بە پیاو درایە لێ بدرێتن، ئەسڵەن ئەو ئاەتە ئەومانە بۆ دەردەخاتن کە مەمنوعە ژن لێی بدرێتن، لەو گۆڕەی لێ بدرێت دەبی ئەو هەموو خەتەواتانە بگدرێتە بەر ئەگە دیتی ژنەکە نایەتە سەرخەت هەر لە پێناو ئەوەی خێزانەکە بپارێزرێت تووشی تەلاق و هەڵوەشانەوەی خێزان نەبیتن. ئەو زەخوای گەوردە فەئین ئەطعنەکم فەلا تەبغوا، ئەگەر ئیطاعەی تۆی کردچکە دەبی ژن بە قەوامەتی پیا و ڕازی بیتن، بە دەسەڵاتی پیاوەکەی ڕازی بی، ینی مەسەلەن بۆ نمونە ئەو دەستگایە مەسئولەکی هەیە ئەگەر مۆزەفەکان لەگەڵ ئەو مەسئولەی ئەو دەستگایە ڕێک نەبن بەیەکەوە ڕێک و پێک نەبن و بەجێینەکان دەستگاکە بەڕاستی ئیشەکەی باش ناڕواتن، دەستگاکە تێک دەچیتن. عینەن خێزانش ئەو هایە دەستگایە، دەبی ژن ڕازی بی بە قەوامەتی پیاو بە دەسەڵاتی پیاوەکەی، هەتاکو ئەو جە پیاویش ئەگە دیتی ژنەکەی بەو شێوێنەیە ئەو خەتەواتان دەگرتە بەر هەتا فی سەبیلی چ فی سەبیلی ئەوەی تەلاق ڕوونەداتن و خێزانەکە هەڵنەوەشێنتەوە. جە ئەو سفەتانە بەڕاستی زۆر زۆر مهمە کە هەردوو لای تەکیدی لەسەر بکەنەوە و تەرکیز لەسەر ئەو سفەتانە بکرێتن لە کاتی هەڵبژاردننی هاوسەر. تقریبا ئەو ئاەتانە کە باز لە هەڵبژاردن دەتوان بڵێن ئەو ڕەوشت و ئەو سفەتانە کە ئینسان هەڵی بژێها ئەتیمادی بکاتە سەر لە بۆ هەڵبژاردننی هاوسەرەکەی. حەدیسەکانمان کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕوو لە کچان دەکاتن، یعنی دەتوان بڵێن لە ئەولیای ئوموری یان لە بڵێن لە خێزانی کچەکان دەکە دەفەرمی ئیدا خەطەب ئیلەیکم من ترضون دینه وخلقه فزوجوه إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد عريض. هروها حديثة كذا أوا هاتيا إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد كبير. يعني دفرميتن پیغمبر عليه الصلاة والسلام أجر يشيك هات داخوازك تكانتان دين وخلقها بو دين وخلق كدلي دين بريزان دين زور شاملة هر عبادت ناقرتوا يكك تو مزقفتو رديني هبو ها أو مظاهرانا هر أو ناقرتوا الدين أخلاقه دين همو أو أحكاماني كتازة باسمان كر أو أحكامانيا دبيت زيبت زيبكا أقديتت كسيك الديت هات لبوك تسكات خاون دين بو شارزاي لدين بو خاون أخلاق بو بيدي أقر نيدي أو توشي فسادي لوانيا يعني توشي فتنيتي قوربي هروا پیغمبر عليه الصلاة والسلام رول لب پیاوان دەکاتن لە قورآن دەکە دەفەرمێ تنكح المرأة ل4 کچ داخوازی دەکرێتن لە بۆ 4 شت. یەکەم لمالها لە بۆ ماڵی، دووەم لحسبها حسب و نەسەب، سێیەم لە بۆ جوانی، چارەم لە بۆ دینی لدینها. پێغەمبەر صلی الله علیه و سلم چمان دەفەرمێ فەظفر بذات الدين تربت يداك. چیهانی لەسەر هەمووان فەزل کردیە خاوەن دینەکە، کەواتە کاتێک کوڕێک دەچی کچێک دەخوازیتن دەبی بەس لە یەک زاویە تەمەشا نەکاتن، بەس تەمەشای جوانیەکەی بکە، چونکە جوانی مدەیەکە ئەوە عمرە دەڕوا خۆ هەر بە جوانی نامینێتەوە، هەموو شتێک لە جێ خۆی نامینێتەوە. هەروە ئەگەر لە بۆ ماڵ خۆ ئەسڵ نییە ژن ماڵ پەیدا بکاتن، حەسەب و نەسەبیش ئەویش خۆ نایەتە ماڵت ئەگەر ژنەکە ئەگەر با حەسەب و نەسەب و ئەگەر خاوەن دین و خولق نەبوو ئەو حەسەب و نەسەبە چ لێ دەکاتن، کەواتە دەبی جیهانی زیاتر هەڵبژێری ئەو دینەی هەڵبژێری کە فعلەن صالحات بی حافظات للغەیب بیتن، ئەوە فعلەن دەتوانی ماڵەکەی تو ئاوەدان بکاتەوە، دەتوانی ئارامی و سکونایی لە بۆ دابی بکە لە ناو خێزانەکەتدا، ژیانێکی ئاسوودەت لە بۆ هەڵبژێریتن، خێزانێک بی تۆکمە بیتن، منداڵەکە لۆ جوان پەروەردە بکات،
ئەوە لێ دەکاتن کە بفعلەن کە زمانی بکاتن زمانی بەردەوامبوونی ئەو پەیوەندیە بکاتن ئەو میثاقە غەلیظە بکە کە خوای گەورە پەیوەندیەکەی بەچدا دەنێ میثاقا غەلیظە پەیوەندیەکی زۆر تند و تۆڵ و بەقووەتە هەروەها نابی بە ئاسانی هەڵبۆشێتەوە لۆیە زۆر پێویستە بە وردی لەسەر مەنهەجی خوای گەورە ئەو ژیانە پێک بینی لۆیە کەسێک چوویتە لای شێخە گوتیتی دەمەوێ منداڵەکەم پەروەردە بکەم چی منداڵەکە چەندە بزەبەت ئەوەکەم لەبیر نەمایە 6 ساڵش ئەوەندەیە تیتی تەخیر بووی لۆ تەخیر بوومەتی دەبایە پێش ئەوەی لەدایک بی تۆ پەروەردەی بکەی بەچێ بە هەڵبژاردننی داچێکی ساڵی حەلە بۆ منداڵەکە ئەوە مهمە ئەو هەڵبژاردنە مهمە کە پیا و اعتیمادی بکاتە سەری بەڕاستی ئەو مەزاهر و ئەو شتانەی تر هەموو حاڵەتەکن کۆتاییان پێدێ بەڵام دین و خولقە ئەوە ئەسڵەکەی دەمینێتن دەبتە زەمانی وەحید لە بۆ تۆکمەبوون و بەردەوامبوونی پەیوەندیەکە لە کۆتاییدا ئەو دوعای زۆر بکەن ئینشاءالله هەم کچەکانمان هەم کوڕەکانمان ربنا هب وكبر صفات عباد الرحمن ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما يعني أو براستي أو دعاء زور مهمة كجنو بياو لبو يكتري ببنا قرة عين يعني تساويان بيك وبقشيتوا ضليان بيقدري خوش بيت كتمشاي يقدريان كرت ضليان بيقدري خوش بيتن يقدري قورب كان ئەوە زەمانە لە بۆ ئەوەی کە فعلەن خێزانەکانمان توکمە بەڕێزان خێزان ئێستا لە ژێر هەڕەشەیەکی زۆر گەورەدایە دەبی زۆر بە مەسئولیەتەوە ئێمە خێزانەکان پێک بینین هەست بە مەسئولیەتە بکەین بەڕاستی ئێوەن کە ئەنگۆ ئەو مەجموعەیە هاتینە ئێرە دیارە ئەو کەسانەنە مەسئولن هەست بە مەسئولیەت دەکەن چ کچەکان چ کوڕەکان بە تایبەتی کوڕ بە تایبەتی پیاو وەکو باسمان کرد الرجال قوامون يعني پیاوە ڕجال معنای چییە ڕجال جیاوازە لەگەڵ ذەکەر خی گەورە بە باسی ڕجال دەکات لە ناو قورئانە بڕۆن مەدحە لە بۆیان رجال لا تليهم تجارة ولا بيع عن ذكر الله يعني بمدح دەکەن کۆمەڵێک سفاتی تێدایە ئەو سفاتانە وەی لێ دەکە فعلەن بتوانن کە خێزانێکی تۆکمە پێک بینین کچانیش ئەوانش عینەن مەسئولن لەوە کە هەوڵ بدەن کە خێزانی نمونەیی پێک بینین وە بکەین کە منداڵەکان لەناو ئەو خێزانە پەروەردە دەبن ببنەوەیەکی باش کو باسمان کرد ئەو منەوەیە کە زەوی ئاوەدان بکەنەوە نەک پڕ ببیتەوە بەڵکو ئاوەدان بکرێنەوە زەوی بە عیبادەتی خوای گەورە بە تەسکیەی نفوس بەوە زەوی ئاوەدان دەکرێتەوە لە کۆتاییدا لە خوای گەورە داوا دەکەم کە هەر یەکە لە ئێوە ئینشاءالله خۆشبەخت بن ئەوانەی کە ژیانی خێزانی و هاوسەریان پێک نەهێنە ئێوە ئینشاءالله ئەو ژیانە هاوسەریەی پێک دەینین کە خوای گەورە دەیەوێتن و ئەو خێزانە بن کە فعلەن خێزانی تۆکمە بن و بتوانن ببن بە نمونە و قودوە لە بۆ هەموو خێزانەکانی تر وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم